بەناوی خی گەورە و میهرەبان هاوڕێیان و خۆشەویستانی بەڕێز بەخێر بن بەیەکی تر لەوانەکانی فێربوونی زمانی فارسی لە وێبسایتی جوانتان پێ دەڵێم کە زۆر بەسوودن بۆتان و دەتوانن زمانی فارسی فێر بن. وەڵم وێبسایت بۆ ئینگلیزی زمانەکاندایانە کە بتوانن زمانی فارسی فێر بن. پس کێشەیەک نییە ئەوجۆرە کەوتم دوو زمانە ئێستا من چۆن بیکەمە کوردی و من ئەم وانانە نازانم سەمە نووسیا وانە یەک پرشیان لەسن وان مانە چۆن فێر بم ئەسەمە وانەی یەکی دانیا ئەمە تۆزی گەورەکەمە بۆتان ئەو شێواز باش تا کلیکی ڕاست دەکەم لێرە و بە گوگڵ ترانسلیت دەکەمە کوردی و کێشەیەکم نامێنێت وەکردمە کوردی فارسی دەرسێ یەک خاص بەو شێوازە کردمە کوردی و بانوانەکان فێر بن من لە خوارە مەسەڵان تێم وتێ با بێ بۆ با بێ بۆ بە تۆزێ وچکیکەمە باش ئەمە یەک وانە ئەمە دوان سێیان چوار ئەمزانم چەندانەی هەیە دەستێکی بۆ پەس و هەشتا وانەی دانیا پاس لێرە کویزی دانیا پرسیارکردن ئەمە شێوازەتە خاز وێبسایتی دووەم بۆ هەمووی وێبسایتەکان لینکەکانی لە خوارەوە دادەنم بۆتان ئەمە ناوەکەیە لینگۆ هات دەرسی یەکەم وانەی یەکەم Learn Persian Lesson 1 Meeting Someone میلێدەدەم سلام سلام جا شتێک ئێستا من ئەمە فێر بووم سەلام یان چی سڵاو یعنی سڵاو لێ چوار دوبارە بیکەمە کوردی باس سڵاو سڵاو یعنی چی سەلام ئێستا لێرە دەتوانم دەنگەکەی خۆم ڕەکۆرد بکەم دەڵێ چی دەڵێ بیگرە لەسەر سەلام سەلام بەو شێوازە سلام دەتوانن وەکو ئەو دەڵێن یانە باس ئەمە مەسەڵەن وانەی یەکەمە لەوانەی یەکەمە من هەمووی ئەمانە فێرە بم سلام سلام عصر بخیر شب بخیر اهل کجا هستید؟ هەلە کجا هەستید یعنی خەڵکی کوێت خوبم متشکر ئەمە وانەی یەکەم بوو کەس دەتوانن بۆتان ئابم شێوازە دەتوانن بیگۆڕن جا شتێتر فقط بۆ زمانی فارسی نیە هەمووی ئەم 42 زمانەکە ها لێرە دەتوانن فێر بن پاس وێبسایتی سێوم وێبسایتێک هەیە ناو وێبسایتی ئاپارات ئەمە یەکێک لە گەورەترین وێبسایتەکانی ئێرانە کە هەموو کەس بەکاری دێنن بۆچی بۆی کە دەتوانی هەمووی ئەو ڤیدیۆانە دانلۆد بکەیت و سپێریان بکەیت کلیپی زۆری تێدایە هەمووی بە زمانی فارسیە زمانی ئینگلیزیشی هەیە بەڵام وتمانمە چۆن بۆ فارسەکان دایانیاوە فرەتر لە ڤیدیۆکانی فارسیە دەتوانن سەرچ بکەن فێربوونی
فارسی بس اما مثلا وبسایت نیاوە ئەم کلیپەی منە مە کەسێک توی هاتیە زمانی فارسیدا نیاوە بەو شێوازە بەس هەمیشە مەسەن کلیپەکەی منە لێرە دەتوانن دانلودی بکەن مثلاً 720 دانلودی بکەن و سەریان بکەن وتم هەرچێکتان گەرێکە لێرە دەتوانن سەیری بکەن ئەنیمێشنی دووبلەی فارسی 2023 ئەنیمێشنی دووبلە بە زمانی فارسین هەموویان بان ئەم ئەنیمێشنانە دەکەن پاس هاتینە کۆتایی هیوادارم بەدڵتان بێت ئەگەر بەدڵتان بە حتمەن لایکی بکەن ئەگەر تازی سابسکرایبی کانەڵەکەی مەتان نەکردی حتمەن سابسکرایبی بکەن هەمووتان بەخوای گەورە دەست پێرم خواتان لەگەڵ